بۆ سەقفیشەوە بۆ سەقف بۆ دیوار بۆ تەنکی سەروان بۆ شوشە بۆ پلاستیک بۆ بۆری بازاری ئۆنلاین وەک بازارێکی ئاسایی ئێستا بۆتە جێگەی خواستی هاوڵاتیان و لەو ڕێگەیەوە سەرجەم کاڵا و پێداویستیەکان و بابەتە جۆر بە جۆرەکان لە ماڵەکانیان داوا دەکەن و ئەویش لە ڕێگەی ئەو سایت و پەیجانەی کە لە ئەنتەرنێتدا هەیە. کاڵاکانمان زیاتر کاڵای پێویستی ناوماڵە وەکو سیلیکۆنی بزمار یان وەکو لەزگەی ئیزۆگام کە کاڵاکانی ئێمە ئاسانکارێکی کردووە کۆمپانیاکەمان بۆ هاوڵاتیە کە لە شارەکەیە ئەو کاڵایە بەردەست نییە لە ڕێگەی پەیجەکەی ئێمەوە ماڵپەڕی فەرمی ئێمەکە لە فەیسبووکایە داوایەکات کە داوایەکە ژمارە مۆبایل و ناونیشانی خۆی دانێت و ئێمەش بە کەمترین کات و بە کەمترین نرخ ئەگەینین بەدەستی لەم بارودۆخەیە هاوڵاتیان ئای بەڕادەیەکی زۆر باش ڕۆیان کردوێتە بازاری ئۆنلاین چونکە وەکو متمانەیەکە وەکو بەرچاوڕوونیەکیشە بۆ نمونە کاڵایە کە تۆ دەیبینیت لە بازارە نازانی ئەم کاڵایە چۆن بەکارێت یان شێوازی بەکارهێنانەکەی ئێمە دێن ئەم کاڵایە نمونەیەکی لێوەرەگرین ڕیکلامێکی پێدەکەین لە ڕیکلامەکە بە شێوازێکی جوان وەکو خۆی بەکاری دەهێنین بەرچاوڕوونیەکە بۆ ئەو کە ئەم کاڵایە چۆن بەکارێت بە چه شێوازێک بەکارێت ئەو بەرچاوڕوونی دروستە بێت و داوایەکات. کاری ئۆنلاین بۆتە هۆکارێک بۆ زیاتر ڕەخساندنی هەلی کار بۆ چەندین کەس کە لەو بازارە ئۆنلاینەدا کار دەکەن و بژێوی ژیانیان بەدەست دەهێنن. کاری تەکسەکان بۆکەم بە زووترین کات کاڵاکان ئەگەینە دەسی کڕیارەکانمان تا ڕادەیەکی زۆر کڕیارەکانمان لێمان ڕازین هەم لە نرخەکەی هەم لە کاتەکەی لە ماوەیەکی کەمە ئەگەین دەسی کڕیارەکان. ئەگەرچی سەرەتای بیرۆکەی ئەم جۆرە بازارانە لە وڵاتی پێشکەوتوو بەگەڕ خراوە ئێستا لە کوردستانیش فرۆشیاران و خاوەنکاران بە هەمان شێوە ئەپلیکەشنیان دروست کردووە بۆ ساختکردنەوەی کاڵاکانیان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمان.